ئێستا چۆنە بە ئەمەش چاکەم کرد ئەمەشم بە عەمەل نایە بەخوا دەنگمەنێرن چاوەکەم دەنگمەنێرن عەزیزان ئەوە هاتمە ناو لایڤەوەی تر تەواو بە ئەمەش تۆزە تەرتیبات کەم زانین چۆنە بێت ئەوە باشە ئەوە باشە وەڵڵای کاگارام عیبی نییە بەخوا ئەراوەڵڵا سڵاو ڕێزم بۆ هەمووتانەیە پیاوان و ژنان کچان و کوڕان هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەداتن هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەو دنیایە هەن لە خۆشی و ئاسوودەیە بن بەڕێزان شتم بۆ مەنێرن جارێ باوکم گۆرەشتم بۆ مەنێرن ئەی هاوار ئەوە بۆ وای لێ نازانم خەتەکەم کێشەی هەیە بەخەوا بزانم بەهەرحاڵ قسەکانی خۆمەکەم چارەم نییە لە ڕاستیا چی بکەم کاکە تکایە خۆشەویستان دەنگم بۆ مەنێرن کاکە وەی بلۆکتان نەکەم خۆتان نەزانن من دەسم ئەوە نییە کە ڕاها بە بلۆکردن ڕاک ئەهینەکەم سەرەتا پەیامێکم هەیە طبعا من سەردەمانێک لە بیرمە ئەوەی کە پارتی وایە قەدەغە بوو فرێندی من بێ یا ڕەفیقی من بێ لە فەیسبووکە ئێسەیش ئەوانەی کەسەر بە گۆڕانی گردەکەن بەڕاستی کە دوای پۆست و پارە کەوتون نامێ لە فەیسبووکە ڕەفیقی من بن هیوادارم هەمویان بمسڕنەوە چونکە منیش هەمووتانە سەرمەوە بەڕاستی نامێت ئەمە ئەوە ئێسای تر وردە دەچمە ناو بابەتەکانەوە و کۆمەڵی قسە و باسەکەم هیوادارم کە بتوانم سوودێتان پێ بگەێنم وەلانی کەم ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم بە ئەوەی عەزیز و خۆشەویست بگەێنم باشە سەرەتا ئەمێ ئەوەتان پێ بڵێم کە بەیاننامەیەک دەرچووە کە لە ژێر مانشێتی بۆ ڕای گشتیە قوربانی ئێوە هەمووتان بەخێر بێن سەر چاوم لێتان ئەوە تا لایڤەکەم بۆی ناتوانم ڕاوتان بەمەوە حرمەتم بۆتانەیە لەلایەن گۆڕانخوازەکانەوە دەرکراوە ئەو ڕاگەیاندنە و ناوی کەسی پێوە نییە لە فەیسبووکە هەروە ئاگام لێ بوو کە هەندێک کەس گلەییان هەبوویانەوە بۆ ناوی خۆیان نانووسن بەڵام ئەوە بە تەسەوری من ئەگەر 5 کەس 10 کەس 20 کەس ناوی خۆیان لێ بدایە ئەیانوت ئەوە کاکارە و 10 کەس هەرە 20 کەسن بەڵام ئەو بەیاننامەیە ئەتوانم بڵێم ڕاو بیر و بۆچوونی زۆربەی هەرە زۆری ئەو گۆڕانخوازانەیە کە دژی گۆڕانی گردەکەن و دژی ئەو مەحزەلەیەن کە دوێنێ بزوتەوەی گۆڕان یای بە خەرجە لە پەرلەمانەکەی خێری مەسعودی کوڕی مەدام سەفایە بەڕاستی لەبەرەوەیە کە هەر کەسێ بڵاویە کاتەوە یا هەر کەسێک ڕەخنەی هەیە یا هەر کەسێ دژی ئەم چەمانەوەی بزوتەوەی گۆڕانە بۆ بنەماڵی بازانی ئەوە ئەبێت بەهی خۆی بزانێ و بە مرشی خۆی بزانێ بەدەل لەوەی کە ناوی کەسی پێوە بێ بە تەسەری من پێویست ناکە وەکو وتم ئەگەر ناوی 10 کەسی پێ بێ 20 پێوە بێ ئەڵێن کاکەوە 10 کەسەوە 20 کەسەیە نابێت ئەمەتە بۆیە ئەتوانم بڵێمەوە ڕێی زۆربەی هەرە زۆری گۆڕانخوازەکانە ئەوانەی کە دژی گۆڕانی گردەکەن و دژی ئەو هەڵوێستانن کە ئەو گروپە زاڵەی ناو گۆڕانی بەم دەردەبرد ئەمە ئەوە عزیزان ئەوەی کە دوێنێ ڕوویە لە پەرلەمان ئەتوانم بڵێم لە دیوەخانەکەی ماڵی مەسعود من چەند مانگ بەر لە ئێستا ئیشارەم پێداوە و چەند مانگ بەر لە ئێستا هاوارم بۆ کرد ئەوەی کە دوێنێ ڕوویە بەرهەمی ئەو ڕێکەوتنەی بزوتەوەی ئەو ڕێکەوتنەی گۆڕانی گردەکە و لەگەڵ بنەماڵی بازانیا بوو بەڕاستی بەرهەمی ئەو سەردەمە بوو کە یوسف محەممەدەکان بەفیتی عومەری سەیعەلی و جەماعەتی گردەکە هەستان لەگەڵ پارتیا ڕێکەوتن و یاسای سەرۆکاتی هەرێمیان هەڵپەسارد هی ئەو سەردەمەیە کە ئەمانە دەنگیاندا بە یاسای تیرۆری پاراستن و بنەماڵەی بازانی هی ئەو سەردەمەیە کە 4 ئەندام پەرلەمانیان لە فڕۆکەخانەی سێمانیەوە بۆ فڕۆکەی تایبەتی نێچیرەوان بازانی نار بۆ بەخا بۆ ئەوەی دەنگ بن بە فواد حسین هی ئەو سەردەمانەیە لە واقعە هی ئەو سەردەمەیە کە نێچیرەوان بازانی 1 ملیۆن دۆلار بە مچەی سێقار بۆ ئەوەی بیبا بۆ گردەکە لێ بۆ خۆیان بیخۆن بۆیە ئەوەی کە دوێنێ ڕوویە هەمان سی حوزەیرانە کە سەردەمانی ئەسەلان باعیس ڕابەری بوو و ئەسەلان باعیس پەیڕەوی ئەکرد و یەکێتی نیشتیمانی لەو کاتەیە داشقی بنهەنگڵی بنەماڵەی بازانی بوون و دوێنێش هەم یەکێتی و هەم گۆڕانی گردەکە بوون بە 2 داشقی بنهەنگڵی پارتی و بنەماڵەی بازانی بەڕاستی دوێنێ 89 ئەندام پەرلەمان پارتی یەکێتی گۆڕان
نێچیرەوان بارزانیان بە هەمان دەسەڵاتەکانی مامیەوە کرد بە سەرۆکی هەرێم حتا ئەوەیشی کە نەخوێنەوەرە هەر نەبۆ کێشە چونکە بۆ لەو وڵاتی ئێمەیە یاسا چییە کۆمەڵی خەڵک لەسەرەوە دانیشتۆوەکو بنەماڵەی بارزانین هەموو ئەو یاسایانەدا ئەڕێژێ کە بە قازانجی مانەوەی خۆیەتی کە بە قازانجی دەسەڵات و گیرفانەکەی خۆیەتی وەکو چۆن سەردەمانی زۆر حیزبی بەعس سەدام حوسێن قسەیەکی هەبوو ئەیوت قانون یاسا وەکو لاستیک وایە چۆنم بوێ ئاوای ڕائکێشم بنەماڵەی بارزانیش بە هەمان شکڵ قانون و یاسای لەلا وەکو لاستیک وایە چۆنی بینێ ئاوای کێشێ هەڵبەتە کێشەی من بوونی بڕوانامە و نەخوێنەواری نێچیر و ئەمانە نییە چونکە بە بناو بنەشە هەر نەخوێنەوار و گەمژە و ناحاڵی بوون بەڵکو بابەتی ترە کە لە خوارەوە وردەوردە قسە و باسەکانی خۆمەکەم عەزیزان ئەوەی کە یەکێتی و بەسوتەوەی گۆڕان یا گۆڕانی گردەکە کردیان بەڕاستی خیانەتە بە بەمانای کەلیمە دەنگدان بە سیستەمێکی سوڵتانی بنەماڵەیی کە وەکو کراسێک بێ بەبەری بنەماڵەی بازانی دروابێ هەر بۆ شکڵەیە تێپەڕاندنی یاسای کاراکردنەوەی سەرۆکی هەرێم تەنها بۆ میرنشینێکی بنەماڵەی بازانی و بەس بەڕاستی شەرمەزاریە و پەڵەیەکی ڕەشە بە تەختی تەیەڵی گۆڕانی گردەکە و بە تەختی تەیاڵی عومەری سەیعەلیەوە و بە تەختی تەیاڵی تاقمەکەی یەکێتی نیشتیمانیەوە کە لە ڕێکەوتنی ئەوەی کە پێیان ئەو ستراتیژی لەو کاتەوە یەکێتی نیشتیمانی بووە بەجاشی بنەماڵی بازانی و ئەوان ئەویان کرد بە کەڵەکە و ئێستش گۆڕان ئەم گۆڕانەی گردەکە ئەوێ هەمان ڕۆڵی یەکێتەکەی دوێنێ ببینێ بەڕاستی بۆیە ئەوەی کە یەکێتی و گۆڕان کردیان بەمانەی کەلیمە خیانەتە و هەموو شتێکیان بێقیمەت کرد و بنەماڵەی بازانیان کرد بە کەڵەگا و پەرلەمانیان کرد بە دیوەخانێکە وەکو قاس دەست هەڵبڕە بۆ هێ من هەورامی بۆ ئەمێر خۆش ناو لەوە بە دەشتێکی تریان نەکرد هەڵبەتە من گلەی لە یەکێتی ناکەم لە ڕاستیە چونکە یەکێتی دەمێکە دارشەقە یەکێتی هەموو دەوەری سلێمانی وێران کرد یەکێتی دەمێکە ئەمە پیشەیەتی لە واقعە ئەوان وەکوتم بنەماڵەی بازانیان کرد بە کەڵەگا بەڵام ئەوەی کە من کێشەمە ئەوەیە بزوتەوەی گۆڕانە بەڕاستی گۆڕان بۆ ئەوە دروست نەبوو ڕۆڵی یەکێتی ببینێ گۆڕان بۆ ئەوە دروست نەبوو بڕوا ببێتە نۆکەری بنەماڵی بارزانی گۆڕان بۆ ئەوە دروست بوو کە سیستەمی ئەو وڵاتی کە ناوی هەرێمی کوردستانە بیگۆڕێ بۆ ئەوە دروست بوو بۆ ئەوە دروست بوو کە سەرخان و ژێرخانی ئەو کۆمەلگایە بگۆڕێ بۆ ئەوە بوو کە ئەخلاق بداتەوە بە سیاسەت نەک ئەوەندەی کە بێ ئەخلاقیکە بۆ ئەوە بوو کە فەزایەک دروست بێ لە باشووری کوردستانەکە ڕۆژ بە ڕۆژ سەفی ئۆپۆزیسیۆن بە فراوانتر و گەورەتر بێ دژی هەردوو ئەو دەسەڵاتی پارتی وێشێتی کە دەیان ساڵە مێژووی ئێمەیان بە تەواوەتی شێواندووە و بە تەواوەتی وێرانیان کردووە سیرەکە لەوەدایە کە ئەم سەرۆکی هەرێمە یا ئەم نیشتیمانی بازانیە بە دەنگی پەرلەمان ئەبێ بە سەرۆکی هەرێم بەڵام پەرلەمان بۆی نییە لێپرسینەوەیکە لەگەڵا بکە تۆ سێری ئەم یاسایە سێری ئەم پەرلەمانە کاڵفامە وەکو جووتێ پێڵاو بەکار ئەهێنرێ لە دوای ئەوەی کە ئەڕزێ فڕێیان و ئەیانخەنە ئەولاوە عەزیزان شێتەکانی شار هەر کەس ئەهێنن بیهێنن ئەزانێ ئەو دەسەڵاتی دراوە بە نێچیرەوان بازانی دەسەڵاتی سەرۆکایەتیە ڕەبتی بەوە نییە لە پەرلەمان هەڵەبژێنێ لە گەوڕێکە هەڵەبژێنێ لە دنیا لەکوێ هەڵەبژێنێ ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەیە دەسەڵاتەکانی نێچیرەوان بازانی دەسەڵاتی سیستەمی سەرۆکایەتیە نەک پەرلەمانی ئیتر گۆڕان ئەم هەموو درۆیە بە چی ئەفرۆشێ چی ئەم هەموو درۆیی لێکڕێ چی ئەم هەموو چاواشەکاری لێکڕێ بەڕاستی هەموو کورد ئەڵێ بابە ئەمە نێرە باشە کەچی گۆڕانی گردەکە هەر ئەڵێن چونکە سەری ژەندۆتە ئاخوڕەکەی سەری ڕەشی بنەماڵی بازانی هەر ئەڵێ نەخێر هەر بیدۆشە ئەمەیە بەڕاستی ئەم گۆڕانێکی ئێستا هەیە باش هەر ئەم گۆڕانی گردە دەنیاوە بەوەی کە پەرلەمان نابێت لەو سەرۆکی هەرێمە بپرسێتەوە بەڵام شانازی بەوەکە لە پەرلەمان هەڵبژێراوە بزوتەوەی گۆڕان لە چەند ساڵی ڕابردووە دەیان قەیرانی دروست کرد کە هەمومان پشتیوانیمان لێ کرد بۆچی بوو بۆ ئەو بوو سیستەمی ئەمڵاتە بگۆڕێ لە سیستەمێکی سوڵتانی خێڵەکی میرنشینی بنەماڵی بازانیەوە بیکا بە سیستەمێکە بەڕاستی سیستەمی پەرلەمانی بێ دوجار گۆڕانی گردەکە تەسلیم بوو بە ئیرادەی بنەماڵی بازانی
تەسلیم بوو بە ئومێد خۆشناو هێ من هەورامی من لێرەوە بە گۆڕانی گردەکە ئەڵێم هێ من هەورامی ئومێد خۆشناو زۆر لە ئێوە شەرافەتمەندتر و بە ئابڕووترن چونکە ئەوان حتا تف ناکەنە ئەو مێژوە تەپەڵ و پیسەی کە هەیەنە بەڵام ئێوە تفتان کردە مێژوویەکی جوان کە نەوشوام سەفا کاتی خۆی بنیاتینا لەو گردەیە بەڵام ئێوە ئاوا ڕسوەتڕۆتان کردە واقعە ئەوان بە ئاشکرا پارتین و ئیش بۆ بنەماڵی بازانی یەکەن بە ئاشکرا ئەوانە چەماونێتەوە و نۆکەری بنەماڵی بازانین بەڵام ئێوە بە ناوی گۆڕان و گۆڕانکاری ئەمانەوە قورتان کرد بەسەر هەر هەمومانە بەڕاستی 10 ساڵ لە تەمەنی هەمومانتان کوشت بۆ پارە بۆ ئەی مچەی مسەفای نازانم چیە ئەوە دەوڵەمەند بێ ئەو نەیتر کە 30 ساڵە ئەدزێت باشە بۆ ئەی مامۆستا جەمالەکان 4 خانوویتر دروستکەن باش نییە بۆ ئەوەی ئاتی شێخ جەنابەکان و فلانە فیسارەکان زیاتر بتوانن پارە بۆ خۆیان پەیدا بکەن گۆڕانی گردەکە دەستی بزوتەوەی گۆڕان دەستی نەوشوام سەفا دەستی سەدان هەزار دەنگدەر دەستی هەمومان کە بە گیان و بە هەموو شتێ پشتیوانیمان لێکرد ئەتوان بم دەستی هەمومانی بڕین ئومێدی گۆڕانکاری لە ڕۆحی ئینسانی کووردا کوش بەڕاستی زۆر کەس بە منەڵێ باشە ئارام مەحمەد تۆ بۆ ئەوەندە هەر لەسەر گۆڕان ئەڕۆی بابە ئەوەی گۆڕان بە ئێمەیکەویی پارتی نەیکردووە یەکێتی پارتی لە دوورەوە هاوارەکە دوو باندی مافیاین کە 30 ساڵە خەڵکی تاڵانین بەڵام گۆڕان بۆیە دروست بوو بۆیە پشتیوانیمان کرد بۆ ئەوەی ببێ بە هەوێنێ بۆ گۆڕانکاری لەو کۆمەلگای ئێمەیە شەڕی من لەگە بچوتەوەی گۆڕان لەسەر خیانەتە لەسەر فرۆشتنی ئاوات و ئامانجە بابا لەسەر ئەو هەموو هاوارەیە کە من و تۆ فلانە فیسار کردیان لەسەر ئەو هەموویە کە خەڵک گوێی بڕا خەڵک موچەی بڕا خەڵک ژیانی لەدەستدا سەدان هەزار ئینسان تێهەڵمانی خوا لە 10 ساڵی ڕابردووە بەڵام ئەم گروپە زاڵی ئێسای گۆڕان ئەم بچوتەوەیان ئابۆ دەردەبرد بڕۆسێری کەن کە بزانە نێشیلەڤان بازەی دەسەڵاتەکانی چەندە بڕۆسێری کەن لە دەسەڵاتی ڕاپەڕاندنەوە هەتا ئەگاتە فەرماندەیی هێزی پێشمەرگە هەتا ئەگەر پەرلەمان سبێ نەتوانێت کۆبێتەوە ئەمەتوانێت بڕیار بدا زیاتر لە ئەتوانم بڵێم لە 20 دەسەڵاتی هەیە تۆ بڕۆ ئەم دەسەڵاتانە مەقیاس کە بەغا بە بەرهەم ساڕە بزانە وایە هێوانیە باشە ئەم چەندین ساڵە ئەم هەموو چەقەچەقەتان کرد لە پێناوی چییە ئەم هەموو فشە بۆچی بوو بەڕاستی ها ئەو هەموو دروشمەتان بۆ ئاوا بەتاڵ کردەوە و ئاوا پوش و بێقیمەتان کرد تازە بە تازە ئەڵێ وەڵا ئێمە یەکساسی حەکیمامان کردەوە ئێمە بزوتەوەکە وا لێکەین و ئێمە چاکسازیەکەین تۆ چاکسازیەکەی من پێشنیارم بۆ گۆڕانی گردەکە ئەوەیە بڕۆن فراکسیۆنەکەی خۆتان و یەکێتی نانیشتیمانی و بنەماڵەی بازاری بکەن بە یەکێ بیکەن بە یەک فراکسیۆن لە پەرلەمانەکەی بنەماڵەی بازانیە و هەیە من هەورامی یان ئومێد خۆشناو بکەن بە سەرۆکی ئێوە هەمووتان دابنیشن وەکو مەسینە هەڵگرت لە ژێر ڕچێفی ئومێد خۆشناو و هەیە من هەورامیا بن ئەوەن بەڕاستی ئێوە نەگۆڕان تفتان لە مێژوو کردووە ئێوە هەمووتانمان شەرمەزا کردووە بۆیە ئێمەی شەرمەزاتان نەکەین بەڕاستی زۆر کەس ئەپرسێ باشەوە گۆڕان وای لێ هات چۆن وای لێ نەیە نەوشوام سەفا ئەمرێ عومەری سەیعەلیەت دوو شاهۆکان و کێوشەکان وازە هێنن کۆمەڵێک کەسی گەمژە و ناحاڵی و لاتولودیەن ئەبن بە ئەندام پەرلەمان و وەزیر و گەزیر کە هیچ کەسێکیان هەن نازان گۆڕان چییە هەن نازان گۆڕانکاری یعنی چی هەن نازان کە سیاسەت چییە بەس لە پێناوی پارەیە لە پێناوی موچەیەکە بۆ خۆیان بوون بە ئەڵێ ئێمە گۆڕانی ئاوایە بەڕاست ئێستا فێربوون تەنانەت بە قسە و باسەکانیشیان لە کێ ئەدەن لە نەوشوام سەفا ئەدەن بەڕاستی ئێستا گۆڕانی گردەکە پڕبەدەمی خۆیان هاوارەکەن کە نەوشیروان هیچ کاتێک سیاسەتی لە ئەرزی واقعا نەکردووە ئەمانە ئێستا پێیان وایە ئەمانە ئێستا لە واقعا سیاسەت دەکەن واقعەکەی ئەمانی چییە عەزیزان ئەوەیە کە تەسلیم بن بە بنەماڵەی بازانی ئەڵێ مادەم کە ئێمە ناتوانین گرەوەکە لە بنەماڵەی بازانی ببینەوە بۆچی خۆمان هیلاکەین بۆچی بەربەرەکانەکەین تەسلیم ئەبین و تەواو ئەوانە تەسلیم بوون بە واقعی داسەپاوی بنەماڵەی بازانی و پارتی لە پێناوی پارە لە پێناوی گیرفانە ئەژینە گۆڕان باشکەسی بخواردایە بەڵام خاوەنی هەڵوێستەکانی خۆی وایە باشکەسی بخواردایە بەڵام خاوەنی ئیرادە بوایە باگردەکەیش نەمایە بەڵام خاوەنی ئیرادە بوایە بەڕاستی لەسەر ئەساسەکانی خۆی کە بۆی دروست بوو هەروە پێداگری بکردایەوە بمایەتەوە بەڕاستی خۆ نانەخوارد ئەمە تەفسیرێکە وەک ئەوەی کە توندڕەوترین حرەکەیەکی توندڕەو لە هەرێمی کوردستانە هەبێ و تۆ بڵێ بە من بەم حرەکەتە ناوێرم هیچم پێ ناکرێ باشە بۆچی نەبم بەو
باشە یعنی ئەمەی ئەو واقعەیە لە حەقەتە ئێستا گۆڕانی گردەکە ئەمەیان کردووە هاتووە تەسلیم بووە بە واقعێکی داسەپاوی بنەماڵەی بازانی و هەرچی ئیرادەی خۆتی دۆڕاندوێتی و ئەوان پێیان وایە کە نەوشوام سەفا سیاسەتی نەزانیوە و لەگەڵ واقعەکە هەڵنەسا و دانەنیشتووە و توندڕەو بووە و هەمان قسەی فازڵ میرانی کەوتی دوای مەرجی نەوشوام سەفا بزوتەوەی گۆڕان یا گۆڕان عاقڵە بێت ئەمە خۆمانەکانی دیارە لە حەقیقەت عزیزە ئەوەیان لاتووە سێریکەن ڕێبواری کەریموەلی کە جاشی نێچیرەوان بازانی نەوت دزە ئەڵێ چی ئەڵێ پارتی وەکو ئەسپەکەی تەڕەوادە گۆڕان بەکارەهێنێ عزیزان یەک کەس نەیوێرا وەڵامی ڕێبواری کەریموەلی بداتەوە باشە نەمیدیای گۆڕان هەتا نە هەسوڕاوەکانی نە ئەو هەموو چەقۆ کێش و لاتوودێکە لە فەیسبوکا جوێن بە ئێمادەن نەیان وێرا ئەلف تابێ وەڵامی ئەو قسەی ڕێبواری کەریموەلی بدەنەوە ئەگەر ئارام ئەحمەدەکان بیان وتایە پارتی بزوتەوەی گۆڕان وەکو ئەسپەکەی تەڕەوادە بەکارەهێنێ یەک بنێن بێحورمەتیان پێکردم بەڵام نەیان وێرا جورئەتیان نەکرد شامەتی ئەویان نەبوو بەرامبەر بە ڕێبواری کەریموەلی بوەستن و بڵێن تۆ بۆ واڕیت ئەمەیە بێقیمەتی بە درێژایی خەت بەڕاستی ئەمەیە بێشەهامەتی بە درێژایی خەت ئەمەیە ئەو گۆڕانە کە بەمانەی کەلیمە تڕۆ بووە بەڕاستی ئینسان هەر بە شەرمەزاریەکە ڕۆژ تا ئێوارە خەریکی درۆکردنە بۆشی ناپێچێتەوە بەڕاستی هەموو ئەو گۆڕان خوازانە هەموو ئەوانەی کە دەنجیان بەم بزوتەوەیەدا هەموو ئەوانەی کە ئومێدیان بەم بزوتەوەیە بوو ئەبێ ئەم ڕێبەرایەتی ئێستا ڕسوا و تڕۆکن بەڕاستی ئەبێ ئەم ڕێبەرایەتی ئێسەی گۆڕان هەڵوەشێت ئەبێ ئەمانە لاچن لە حەقەتە ئەمانە بەڵان بۆ ئەو بزوتەوەیە بڕواتانە بێ بڕواتانە بێ پارتیەکان و یەکێتیەکان لەو گۆڕانی ئێسای گردەکە شەریفترە چونکە ئەوان بە ئاشکرا مافیان بە ئاشکرا دزن بە ئاشکرا جەردن بەڵام ئەمان لەلایەکەوە خۆیان زۆر بە مامۆسای ئەخلاق قەزانن لەو لایشەوە لە یەکێتی و پارتی دزترن بەمانەی کەلیمە عەزیزە بە جامەکەشم تۆزی ئەو بخۆمەوە خۆشەویستان پارتی باشەی زانی کە لەناو خەڵکە ناتوانێ دەنگی تەواو کۆ بکاتەوە بۆ نێچیرەبان بازانی چونکە بایکۆت زۆر هەیە ئەوەی بیوتایە گۆڕانە کێ جۆرە گۆڕانەکە دەنگ با بەنێچیت زۆربەی هەرە زۆری گۆڕانەکانی دەنگیان پێ نادا لە واقعە بۆیە بنەماڵەی بازانی بە هەموو ئەوە ڕازی بوو کە لە پەرلەمانە لەم قۆناغەیە نێچیر هەڵبژێنێت چونکە ئەیزانی ئەگەر بیخاتە دەنگدانەوە بۆ ناو جەماوەر بۆ ناو خەڵکی کوردستان ئەو دەنگە ناهێنێت لە حەقەتە مەگەر بە تەزویر و دۆ دەلەسە ئەوش ئۆنەڕۆڵی نابوو لە واقعە بۆیە ئەوەی بۆ گرنگ بوو کە مەسرور ببێ بە سەرۆکی حکوومەت و نێچیرەوان بازانی بێ بە سەرۆکی هەرێم ئیتر لە ڕێگەی جەماوەرەوە ناکرێ با لە ڕێگەی پەرلەمانەوە بێ با زۆرینە دەنگی پەرلەمان بێنێ قەیچەکە بۆ چ مشکلیشیە کاکە مهمەوەیە کە هەمان دەسەڵاتەکانی مامەی هەیە مهمەیە کە خۆ سیستەمی گۆڕین یعنی چی کاکە سیستەم گۆڕین کە عەلی حەمە ساڵحەکان و گۆڕان و ئەنە فشەفشی پێوەکەن کاتێکە مانای هەیە کە سیستەمی سەرۆکایەتی بگۆڕێ بە پەرلەمانی کە تەشریفاتی بێت ئیلاقەی نییە بەسەر هەڵبژاردنەوە لە پەرلەمانەوە کاکە بۆ نمونە سەرۆک کۆماری عێراق لە بەخا تەشریفاتیە بڕۆ سەی دەسەڵاتەکانی ئەوکە سەی دەسەڵاتەکانی نێچیرەوان بازانی بکە ئەو کاتە بۆ معلومە بێکە ئەم کڵاوەی پارتی خستە سەری بە بزوتەوەی گۆڕان بۆ خۆی دەرەکەوێت کە ئەمە چ کڵاوەکە لە حەقیقەتە چونکە وەکو وتم هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە گرنگ نییە ئەوەندەی دەسەڵاتەکانی گرنگە بۆیە هەڵبژاردننی نێچیرەوان بازانی لە پەرلەمانەوە کڵاوێ بوو فێڵێ بوو پارتی توانی سەکەوتی تیا بەدەستمێنێ ئەویش بە یارمەتی گۆڕان و بە یارمەتی یەکێتی گردەکەی دەباشن بۆیە سیستەمی سەرۆکاتی بەندە بە دەسەڵاتەکانێنەوە بڕۆسێری دەسەڵاتی نێچیرەوان بازانی کە بزانێت چی دەسەڵاتی هەیە کاکەجە بڕۆسێری بەرهەم ساڵحیش کە بزانێت چۆنە ئەو کاتە خۆ لێیشی بدە ئیتر کەس گۆڕان بۆی نییە دابنیشێ و قسە قۆڕە بکا بڵێ بابا لە پەرلەمانەوە هەڵبژێراوە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە لە واقعە هیچ ڕەبتی بەسەر ئەوە نییە کاتێ لە پەرلەمانە هەڵ ئەبژێرێ کە دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە سەرۆکی هەرێم ببێ بە تەشریفاتی و کۆمەڵ دەسەڵاتی زۆر کەمی هەبێ و پەرلەمان کەی بێ باینکە لێ پشتێ لەگەڵا بکە وەختی ئەمانە نییە ئیتر فشەفش مەکەن و مەڵێن وەڵا کاکە ئێمە ڕۆیشتوین ئەومان کردووە عیبە کاکە هەموو دنیا ئەزانێت کە درۆکەن ئێوە کاکەژیان ئێوە شەرم ناکەن بەڕاستی بۆیە نێچیرەوان بازانی هەمان ئەو دەسەڵاتانەی هەیە کە مەسعود ئیمامی هەیبووە کەواتە جیاوازیەکە چی
مەسعود لە ناو خەڵکەوە هەڵبژێرا بە تەزویر ئەم لە ناو پەرلەمانێکی خۆفرۆش و خاینەوە هەڵبژێراوە بە هەمان دەسەڵاتەوەیە جیاوازەکەی چییە عەلی حەمە ساڵح کاکی پارتی جیاوازەکەی چییە بۆ درۆکەی تۆ دوێنێ هاتبوو ڕوخسارە ئەوە درۆ کردبوو ئەلەرزیت قسە بۆ ناکات دوێنێ حاڵتم بینی چەند زەبوون بوویت چەند وێران بووی بەڕاستی چەند زەلیل بوویت چەند داماو بوویت چونکە ئینسان کە ویستی درۆکە ئیتر بۆی ناکەیت دەمی کەفەکە بەڕاستی ئەلەرزێت ئاوای لێت ئەدوو فێری هاتووە ئەدوو کارەبا ئەدوو پەنجە کردو بە پلاشی کارەبایە حتى عزیزان لە فەیسبووکە زۆر باسی مەسەلەی بڕوانامە کرا ئەسڵەن ئەمە کێشەی من نەبوو لە مەسەلەی نێچێڤان بازانیە مەسەلەی بڕوانامە هەیەتی یەنیەتی ئەسڵ کێشەی من نەبوو لاکەتە چونکە بۆ ڕخنەی ئێمە لێوەیە یەکەم زیاتر لە 15 تا 16 ساڵە نێچیرەوان بازانی سەرۆکی حکوومەتە باشە جگە لە وێرانکردنی ئەو کۆمەڵگایان هیچی تی نەکردووە جگە لە مامۆسای دزینی نەوت مامۆسای تاڵانی خەڵکی کوردستان یەکشی تیشی نەکردووە لەوە بەدەر کێشەی ئێمە ئەوە نییە کە نێچیرەوان بازانی شادە هەیە یان نیەتی ئەوەیە کە ئەم سیستەمە کە سیستەمی سەرۆکایەتێک و خۆی مایەوە بەداخەوە کە نەبوو بە پەرلەمانی سیستەمەکە ئەمە ئەسڵە ئیتر نێچیرەوان بازانی بێ تۆبی فڵان بی فیسار بی حتا ئەگەر نێچیرەوان بازانی سەد بڕوانامەی هەبێ ئەگەر مێژوشی زۆر پاک و جوان بێ دیسان ئێمە هەر دژی ئەبوو چونکە لە ئەساسەوە ئێمە دژی سیستەمی سەرۆکایەتین ئێمە ئەمانەوێ ئەو وڵاتە سیستەمێکی پارلەمانی دیموکراسی هەبێت نەکسەمێکی سەرۆکایەتی ئەمە کێشەی ئێمەیە ئیتر خەڵک مەشغوڵ مەکەن بۆی شادەی هەیە و نیەتی و بڕوانام و ئەم قسە قۆڕانە بەڕاستی ئیلاقی بەمانەوە نییە کاکەش تازە بە تازە عەلی حەمە ساڵحی پارتی وەکو دوێنێ بینتان هاتووتە سەر لایڤیشی کردوێتەوە تێکشکا و وەکو وتم زەبوون داما و وڵا کاکە ژیانیوە لە پەرلەمانەوە هەڵمان بژاردوە چی لە پەرلەمان هەڵبژاردووە نەکبەت چییە قوڕم ساک دەدی هینەکان هەڵێن چی هەڵبژاردووە لە پەرلەمانەوە تۆ کاکە چی نەکبەت کامەت کردو تۆ هاتووی لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتیە کڵاوتان لەسەر خەڵکی کوردستان کردووە ئەژارشی ئەمە قۆناغێکی کاتیە هەتاوەکو و کاتێک کە دەستور ئەنووسین پارتی ئەو نەگیێ لە دەستوراتانەوە بڵێن چی لە دەستوراتانەوە بڵێن دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەمەکەینەوە قوڕتان بەسەر ئێوە ئەتانەیە ئەم قەولە بە خەڵک بدەن نەچاوەکەم پارتی ئیشی خۆی باش ئەزانێت لەوە دڵنیا بن لە دەستوریشە ئەو شتانی کە ئێوە ئەیچەسپێنە بە ئێوە هەر بە پارە وەزیرتان گزیرتان ئەندام پەرلەمانتان هەمووی ئەکڕێت لەو هەولێرەیە باش بیزان هەمووی ئەکرێت بە پارە ئەو مستەفا سێقادرە بە ناموسم نییەچی ئەو نە پارتی نییە بەقی ئەو مستەفا سێقادرە بۆ شازایتە هەمووی پارەیە هەمووی پارە شتێکی تری نییە ئەوەیە کەچی هاتووە عەلی پەلاماری ئازادیەکانی خەڵگەدا ئەڵێ با خەڵکی 45 کورسی نایە بە پارتی تو خوا شەرم ناکەی ئەو قسەیەکەی خوا داناوەشەی باشە ئێوە نەبوون لە هەڵبژاردنەکانە ئەتان و ئەمە هەمووی تەزویرە و 45 کورسی ئاوا بووە ئێوە نەبوون ئێستا ئەبوو بە ئەمری واقع ئێستا قەناعەتی بەوە هەیە کە پارتی بەڕاستی 45 کورسی هێناوە قەناعەتی بەوە هەیە کە بەڕاستی خەڵک دەنگیاوە بە بنەماڵی بازانی 45 کورسی ئەی ئەو کاتە ئێوە نەبوون هاواتانەکە بە تەزویرە و قبوڵی ناکەین و ناشینە حکومەتەوە و ناشینە پەرلەمان و ناشینە بەغا ئەم هەموو درێتان بۆم عالەما کرد بۆ لە خەڵک لە بیری چۆتەوە کاکە ئەگەر زۆرکە بیری بشێتەوە من بیرم ناچێتەوە چونکە وەکو کلیپێتانەوە نووسام لێتان نابمەوە هەتا بە تەواتی ڕسواتان نەکەم بەڕاستی من هیچ پەلەم نییە دەی لەکوێ خەڵک 45 کورسی دەنگیا بە پارتی زەحمە نەبێ لەکوێ خەڵک 8 کورسی یاوە بەنەوەی نوێ لەکوێ 4 کورسی پەرلەمانی یاوە بەنەوەی نوێ بۆ بەغا زەحمە نەبێ پرۆسەی هەڵبژاردن سەد تاپا درۆ بوو سەد تاپا تەزویر بوو باش بیزانی ئێوەی خۆفرۆش ئێوەی خائین بۆ پارۆپۆست هەموو ئەمانتان قبول کرد چوونە ژێر تەئسیرات لە پێناوی پارۆ لە پێناوی پوڵە باشە ئەگینە نزیکەی 160 شتێکی وایە کە ویزگە هەبووە بۆ هەڵبژاردن نەوەی نوێ توانێتی 13 کەسی دابینکە بۆ 13 ئەوەکەی کەسی نەبووە تێگەیت قسەی قۆڕە خەڵک بڵێ من بڕوا بۆ بهێنم بڵێ وڵا 100,000 دەنگی یاوە بە شاسوار و بەنەوەی نوێ قسەی قۆڕە با بەمی تەزویراتە ئەوە
ئەگەر بۆ نمونەی هێنمەوە ئەگەر نەوەی نوێ 100,000 دەنگی هێناوە بۆ 2 هەفتەیەک ئەو گۆڵمەسەی پێەکە ناتوانێت 10,000 مەدە سەرجادە بۆ ناتوانێت 5,000 بژڵێنە لە شەقامی سلێمانی و هەولێر و شوێنەکانی ترە ئەی ئەو 100,000 دەنگ دەرەی کە گوایە دەنگی یاوە بەنەوەی نوێ لەکوێن زەحمەت نەبێ لەکوێن لە کام جەهەنمن کەواتە پرۆسەکە سەرلەبەری درۆیە والله نەوەی نوێ نەیتوانیوە 2-3,000 دەنگ بەدەستبێنێت 2 تا 3,000 دەنگ نەیتوانێت بەدەستی بێنێت بابات بیزان هەمووی تەسویرە عومەر فەتاح یەکێتی بۆیان تێکردووە گۆڕان هەر بە هەماشکەڵ پارتی عەفو گۆڕان ڕسوا بۆ هیچ پارتی و یەکێتی هەر بە هەماشکەڵ هەمووی تەسویراتەوە پرۆسەیە کاکە کەسی عەلی حەمەد ساڵح هاتووەڵێ جا شتێ کوسیتان نەیە ئێمە نەماناوەتێ بە تەسویر بردوێتی لە ساڵ 65 نزیکەی هەفتایە خەڵک بایکۆتی کردووە کاکە خۆ بە زۆر نییە بە قسەیەوە نابێ ئایدەوە ئەو سەردەمانە کە یوسف ئەبوو عەنتەر دانیشت بوو فشە کرد ئاوا کاکا حکومڕانی بە نەخوێنەوەر ناکرێ ئەی بە تۆ کرێ کاشی خوێنەوەر ها هەی دەست 12 دانەهینە هەیە لە چی پێ ئەمە حیمایە هەیە لە هەولێر و 16 لە بەخا هەیە بۆ خەشی پارەکۆکردنەوەی دوایی بینیمان بەجی دانا وەڵام من ناوی کەسم نەبردووە ئەی جەبانی بێشەهامەت چۆن ئاوا کەوتەنگە سەرم عالەمە گۆڕانەکەی گردەکەی شەر ئاوا بەجی داناوە ئێسا بۆ دواوە بۆیە ئەو حاڵێتی من عەزیزان ئێسا گومان لە نۆزەی حوزەیرانەکەم من پێم وایە ئەو یوسف محەممەدە کە لە نۆزەی حوزەیرانە نەیهێش پەرلەمان 3 ڕۆژ دواکەیە بۆ کۆبوونەوەکە من پێم وایە پارتی پێی کردووە بۆ ئەوەی کە پارتی ئەیزانی کلچی ئەوە نییە کلچی بۆ بەتەڵەوە لە ڕێگەی یوسف و لە ڕێگەی ئەمانەوە بە پارە بێ بە هەرچێ بێ توانی ئەو مۆزوع ئەوالێ بکا کە 3 ڕۆژ ئەو کۆبوونەوەیە دوا نەخرێ پێداگری بکە چونکە نەوشاو سەفا دوایی وتبی چۆنتان چاک کردەوە چۆنتان خراپ کردووە ئاوا چاشیکەنەوە بە تازە بەم چاسە ناکێتەوە ئەو بوو دوای وتی بۆ بریتانەواتی لە مشتێکێنە گومانم لەوە هەیە کە یوسف لەو کاتەوە خائینە بە بژوتەوەی گۆڕان و ئەو ئیشەشی لە پێناوی پارتی بنەماڵی بەجێ کردووە بۆ ئەوەی ئەو کودەتایە بکەن گۆڕان ڕاوبنێ خۆ پارەکەی وەرگرتووە نزیکەی 200 ملیۆن دیناری وەرگرتووەتەوە یوسف کە سەرۆکی پەرلەمان بوو باشە ڕەشەوڵاخێکیان هەیە بە ناوی جەلال محەممەدە نازانم ئەندا جڤاتی نیشتیمانیەی سەرکردایەتی ئەم هەموو گەلحویە چیەکە بە ناوی جڤاتی نیشتیمانیەوە ئەم هەموو گەمژەیە چیەکە لەو گردە بە ناوی جڤاتی نیشتیمانیەوە هەر لە هەر تۆڵانەکەی گەمژەیەکیان هێناوە تۆ ئەندامی جڤات بە ئەمانە چیم کاکە هەڵبژاردن چۆن وا ئەکرێ بابا باوەڕتانە بێ زۆربەی هەرە زۆری جڤاتی گشتی جڤاتی نیشتیمانی یەکێتی بە کادر ژۆری ناگرێت بە کادر باشە یەکێتی بە ئەندامە بەوەدە ناگرێت با باش بیزانن هەر لە خۆ کراوە من ئەندامی جڤاتم تۆ هیچ نیت کاکە کەچی ئەم جەلالە قسەی وا ئەکا بۆ ڕادەی دەنگی ئەمریکا بە جۆرێ بە شان و باڵی نەچێوان بازانیە هەڵەدا بڕواتانە بێ ئومێد خۆشنەوە ناڵێت بە وجدانم بێشەرمترین پارتی لە ڕووی نایە وەکو ئەو ئەندامی جڤاتە ئەو جەلال نازان محەممەدێکەیە وەکو ئەو ئاوا بێشەرمانە بە باڵی نەچێوان بازانیە هەڵبدات باشە ئاوایان لاتوە کۆنە بەعسیەک سەیری کرد ئەم گۆڕانە چی بەستاتۆ عەزیزان کۆنە بەعسیەکەیە بە ناوی مەجی ساڵح جاوە لێهاتی لە دایمی سەدام حوسێن شانۆی پێشکەشە کردو ئەینوسی یەکەم کۆنە بەعسیە باشە ئەڵێ هەڵۆیە پارە لەکوێ بە پەلاماری هەیە هەروەکو هەڵۆ بەڕاستی ئەوە قاعیدەی ئەو کۆنە بەعسی مەجی ساڵحەیە ماڵێ ئاوا بێ لە پاڵ ئەم گۆڕانە دانیشتووە بەس خەریکی پارە پیاکردن لە بنای پەرلەمان و بنای مستشار بنای ئەم بابەتانەوە باشە هاتووە ئەڵێشی خۆشەویستان ئەڵێ پارتی و تویەتی بەرنامەکانی کاکنەوشیوان هەمووی جێبەجێەکەین دەی ڕوو ڕەش بێ بۆ ڕاست ڕوود ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە دەی خۆ پێغەمبەر ڕسواترێکا کۆنە بەعسی باشە هەی کۆنە بەعسی دەست هەی درۆزم ئەگەر پیاوی ئەگەر شەهامەتی هەیە با جارێ پارتی بڕوە بنەماڵەی بازانی بڕوە ئەو بێشەرەفیە لە مێژووی خۆی بسرێتەوە بڕوە سکاڵاکەی سەر کاکنەوشیوان مستەفا بکێشێتەوە و داوای لێبوردن بکا لە نەوشیوان مستەفا اینجا وەرەوە قسانە بکە گەڕ ڕاستەکەیت کە دڵنیام کە درۆژەکەی ها باشە پارتیشی وای نەوتووە بەڵام ئەگەر پارتی ڕاستەکە با جارێ شکاتەکەی بکشێتەوە لە دادگاکە لەسەر کاکنەوشیوان و داوای لێبوردن لە نەوشیوان مستەفا و لە گۆڕەکەی بکە بڵێ من هەڵم کرد بڵێ سەری مەسعود و مەلا مستەفا حەو پشتی لە بەردیە تێگەی ئەو کاتە لە مۆلا ڕاستەکەی جەبانی بێشەهامەت باشە بۆشی درۆکرد بۆ عالەمە وازام عالەمە کەرە کورە ڕۆڵە خەڵک ئێوە بە کەرەزانێ خەڵکەزانێ کە ئێوە دزن دز ئێوە پارە پێیاکەن بۆ خۆتان ئێوە کوا ئەخلاق و ئابڕوتان ماوە ئێوە باس شیەکەن کە ئەو قسانە بۆ شیەکەن وەڵا پارتی وتوێتی هەموو بەرنامەکەی کاکنەوشیوان تەطبیقەکەن و
باشە ئەم پارەیە چۆن هەمووی بێقیمەت کردووە بەمانای کەلیمە باشەوە بۆ تێر ناخۆن کاکە ئەرێ عومەری سەی عەلی تۆ سەر لە ژێر قەبرە دەرزێ کاکە یەک مشکی بۆ کە مەژوورێکە بەسی حەفتە بۆ ناگیرێ لە ساڵی 91 خانوویەکی داگیر کردووە کە هینی خەڵکە ئاواتی شێخ جەناب خانووەکەی سەرچنارەی بینیومە کە داگیری کردووە هینی خەڵکە مامۆستا جەمالی حەمەڕێویە کێیە خانووەکەی داگیری کردووە بای 2 ملیۆن دۆلارە هینی خەڵکە ئێوە 30 ساڵە ئەدزن بۆ تێر ناخۆن ئیتر مصطفى سەی قادر 10 ملیۆنێ هەیە تۆ بووی بە کەڵەشێری گردەکەوە هەر ژنێ بەلا تا تێپەڕێ تەکلیفێکی لێ یەکەی تۆ بۆ تێر ناخۆی ئیتر ئەم هەموو پارەیە بۆ چییە ها مصطفى سەی قادر وەڵام لە بن بەجێگری نێشێوان بازانی جانتا هەڵگر بۆ ئەیمانی 400 ملیۆن دینار وەربگری هەر بۆ پارە بەڕاستی ئێوە بۆ تێر ناخۆن ئێوە حوتن چیتانەیە کاکە هەمووتان چ چولۆز بوون مەگە ئوتوتان کەن ئێوە خۆ هیچتان پێ نەماوە کاکە نەسەرۆتان هیچەکە نازانم چییە و چی نیەوە بۆچ ئەم هەموو پارتان بۆ چیە کاکە ئەم هەموو خان و دەستگا دوکانتان بۆ چییە کاکە چییە ئێوە چیتانەیە لەو میلەتە کاکشین هەتا یەکێتی بوو لە یەک دزیتان بە ئارەزی خۆتان ئەمە ئەوە پاشە هاتە ناو گۆڕانە هەر خەریکی دزین ئاو مصطفى سەی قادرە لە ساڵی 91ەوە خەریکی تاوانیە بەبیل لا 10 ملیۆن دۆلاری دزیەوە کابرایە باشە بەسەیتر چیتانەیە لۆ زیاتر جەلال بێ جەوهەر تۆشی دەیە بێ جەوهەر زەحمە دەبێ بۆ تێر ناخۆی لە کەرکووک هەموو کەرکوو ڕقی لێتە کەرکووکت تاڵان کرد باشە لە هەڵبژاردنەکانە بۆ بەخا خەڵکی کەرکووک لە داخی تۆ دەنگیان بە گۆڕان نەدا کاگرە شوێن چیش بۆ ئەوەی ئیسفادەی نەبوو ئەوەندەت گەندەڵی دزی و بێئەخلاقی کردبوو لە کەرکووکە جەلال بێ جەوهەر تۆ بۆ تێر ناخۆی ها چاکە دەژی قۆڕی لەبەرە بەم ناوایی تو ئەوە سێری ئەم خانم و ئەو خانمەکەی چی دەوێتەوە ها چی دەوێت لە وەسیاتێتەوە بە حیاتی نەکارەکەن نەکاسبیەکەن نەزەحمەتە کێشن خاوەنی 10 ملیۆن دۆلارن بۆ تێر ناخۆنی تو چیتانێ ئێوە کاکە ها بۆ ئازە و عالەمە نایان ئێوە ها تاکەی بەداخەوەم کە گۆڕانی گردەکەی ئێستا کاکە عومەری سەی عەلی بۆ سیاسەت نابێ ئەی هاوارە کورە کاکە لەم کا عومەر بۆ سیاسەت نابێ لە کاکە پیاوی چاکە بابە خۆ نانێرم بۆ داوای ژنەی هاوار خۆ بۆ تەعزیە نانێرم پیاوی چاکە مشێ بابە ماشەڵاش پیاوی چاک بوو کاکەشە وەرە لە بەرمزگەوتی گەورەیە 2000 پیاوی چاکی بۆ دۆزمەوە کاکە کابراکی محافظەکارە کاکە کابراکە بۆ سیاسەت نابێت ئەوە تا هەستاوە لا عەبدوڕەزاق شەریف باسێکا کە تەواو قەناعەتم پێتیم و توتی تو خوا بە کاک نوێشوام سەفا بەنهێنی بشارینەوە بە قوربانتان با کەس نەسانێ یەکێتی ئەمان خوا پەلامارمانێن ویسویانە ئەو پیاوە عومەری سەی عەلی بەنهێنی بشارێتەوە بۆ ئەوی گەورە نەبێ بۆ ئەوەی نەشان سەفا بچوو کاتەوە بەڕاستی من نازانم ئەو کوڕای نوێشوام سەفا چییە بە شیری قوتوو پەروەردەکراون من نازانم ئەوانە چین ئەوانە بۆ نەگێژ و حۆلن لە حەقەتە من تێناگەم ئایا گرد و پارە ئەوە هێنێ ئاواکە لە مێژووی باوکە ئەوەی هێنێ بەڕاستی چۆن عومەری سەی عەلی هەڵەسێ لێ قبوڵەکەی نەوشان سەفا بەنهێنی بنێژێ دوایی کاتێکدا بنری عەبدوڕەزاق لە تیڤیەوە بڵێ خەڵکی نەکاک نەشوان مردووە وەرن بۆ سەر گۆڕەکەی بۆی بچووکی کاتەوە باشە کاکە هەمان ئەوەی کە بنەماڵی بازانی پارتی ئەیانەوێ چونکە لە مێژووی کووردا بنەماڵەی بازانی هەمیشە ویسویانە بەس خۆیان سەرۆک و سەردار بن ئەوان نایانەوێ نە برای مەحمەد بوونی هەبێ نە تاڵەبانی بوونی هەبێ نە نەوشان سەفا بوونی هەبێ نە ئاپۆ بوونی هەبێت ئەیانەیە بەس مەلام سەفا مەسعود مەلام سەفا مەسعود نێچین مەسعود بەس خۆیان لە چاپاچی کوردستانە ڕۆڵیان هەبێ هەتا دژی قاسملوو دژی قازی مەحەمەد دژی هەموو شتێکن بەڕاستی بۆ سوکایەتی بە قازی مەحەمەد هەموو ساڵێک کە یادی کۆماری مەهاباد دەکرێتەوە لە هۆڵەکەی کاتەوە هۆڵی خومینیە نازانم شێ لە هەولێرە بۆ بێحرمەتی بە قازی مەحەمەد بە کۆماری مەهاباد ئەمەیە بنەماڵی بازانی لەبەرەوەیە کە ڕەفیقەکان بەڕاستی نەوشوام سەفا جگە لەوەی وەجاخی کوێر بوو بۆ کوڕەکانی ڕەفیقەکانیشی نامەرد بوون بەرامبەری بەڕاستی نامەرد بوون بەرامبەر نەوشوام سەفا بۆیە کە هەساوە لە عەبدوڕەزاق باسیەکە ئەڵێ وتری با بەنهێنی بینێژین باشە وەرە اینجا عومەری سەی عەلی ئەو گۆچانەی لێسەن کاکە لەو گردەیە گۆچانەکەی لێبسەن و بەجێ بێڕن ئیتر خۆی هیچی پێ ناکرێ کاکە ئاخر بابە خۆ جەنگیز خان نییە ئەی هاوار ئایلەوە هەر گۆچانەکەی بچن لە کاتێکا چاخواتەوە تەواویتن فتە بێ بەڕاستی چییە؟ وەڵا کاکە کا عومەر پارەی نەزیوە بۆچی نەیزیوە کاکە هەموو مانگە 6 ملیۆن هەیە 7 ملیۆن موچەی هەیە خوانەی بڕێ کاکە مانگی 7,000 دۆلار موچۆ هەبێ ئەزانی چۆنەژیت وەکو پاشا وەڵڵا ئابۆ ئیشەی خۆمەوە مانگی 1000 دۆلارم هەبێ ئەژین بە ئارەزی خۆم عومەری سەی عەلی چییە خوا کاکە مانگی 6,000 دۆلار موچەی هەیە
باشە چییە خوا لۆجات ها خانوێکی شێنی خەڵکە داگیری کردو لە ساڵی 91 و داگیری کردو ئەو بە تەمام شتێکی نە شانسەفای بڵاوکەمەوە لەسەر ئەو خاون داگیرکردنەی ساڵی 91 و 92 عزیزە بۆیە بەداخەوە کە گۆڕانی گردەکە خەونی گۆڕانکاری لە هەناوی لە مێشکی تاک بە تاشی کووردا کوشتووە باشە هەموو ئاوات و ئامانجی خەڵک بۆ گۆڕانکاری لەو کۆمەڵگەی باشوورە خستە ژێر پێ بەڕاستی گۆڕانی گردەکە درۆی کرد لەگەڵ ویژدانی خۆی لەگەڵ شەرەفی خۆی لەگەڵ ئابڕووی خۆی لەگەڵ کەرامەتی خۆی باشە سەرانی گۆڕانی گردەکە بەقەدەر سەرانی یەکێتی و پارتی ڕقم لێتانە بەڕاستی باش بزانین هێشتا ئەوانم لە ئێوە پێشەیفترە چونکە ئەوان دزن بە ئاشکرا مافیان باشە سەرانی یەکێتی و سەرانی پارتی و بنەماڵی بازانی و تاڵەبانی ئەوانە هەمویان مافیان هەمویان پتاڵان چین بە دێژەی 30 ساڵە ئێوەش هەرواتان کرد ئاخیبەتەکەی 10 ساڵ ئێمەتان بەکارهێناوە من لێتان خۆش نابم با باش بیزانن ئەگەر بە بەشی خۆشم بێ لێتان خۆش نابم ئەوە تاکیدتان کردەوە لێ خۆشبوون ناتانگرێتەوە بڕواتان هەبێ حتا ئەو ڕۆژی ئەمرم دشتانم یا ئەبێ گۆڕان بزوتەوەی گۆڕان لەو گردە بێتە خوارەوە لە گردی زەرگەتە دەستێک کێشم وازام گردەکە لە پەنامای عزیزە نازانم کە چەند هەزار کیلۆمەتر دوورە ئەبێ یان لەو گردەوە خەڵک گۆڕان خوازان بێنە خوارەوە گۆڕان خوازان گۆڕان دروستکەنەوە ئەبێ ئێوە پول پێوە بنرێن یان واسان لێنایان بەڕاستی چکە ئەوەتان کرد هەتا سێنێکان عزیزان بزوتەوەی گۆڕان یەکێک لە بڕگەکانی بەرنامەکەی چییە خۆشەویستان ئەوەیە ئەڵێ کەسێکە ئەندامی جفاتە نازانم پۆسێکی هەیە لە ناو بزوتەوەی گۆڕانە کاتێک کە پۆسێکی حکومی وەرئەگرێ ئەبێت دەست لە پۆستەکەی بکێشێتەوە هێنی حیزبەکەی کەشی دوێنێ گۆڕان دەنگ ئەیە بنەشێ بەن بازانی ئەڵێ دەستیش لە پۆستەکە مەکێشەرەوە کە جێگیری سەرۆکی پارتیە باشە کاکە ئەوە پیاوەتیە ئەوە شەرەفە ها کەعمەر هەروەهاکەی ئەوە ڕاستە بەڕاستی من لێرەوە لە کۆتا قسەکانما ئەمەوێ یەک پەیامی بچووک بدەم مێژوو سەلماندی ئەوانەی بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد ئەوانەی بەشداریان نەکرد لەو گاڵتە جاڕیەدا ئەوانە لە ئۆپۆزۆسیۆن لە خودی گۆڕان لەو نوخبە سیاسیش هۆشمەندتر و عاقڵتر بوون کە بەشداریان نەکرد بەڕاستی ئافەرم بۆ هەموو ئەوانەی کە بایکۆتیان کردو نەبوونە بەشێک لەم گاڵتە جاڕیە لەم یانێ سیاسی قێزەونە کە دوێنێ پەرلەمانەکەی پارتی و گۆڕانێکێتی فەراهەمیان کرد و کردیان بەڕاستی دەستیان خۆش بێ کە بایکۆتیان کرد نەک ئەم گروپانە خەڵکی دابەشکردنی پۆست و پارەن و هیچێکیان لە مەزەبانیە دەستیان خۆش بێ لە حەقیقەت چونکە من دڵنیام ئەگەر ئەو گۆڕانی کردە 50 کورسی بهێنایە هەر ئەمێکە کێسە کردوێتی چونکە بۆچی حرمەتم هەیە بۆ ئینسان بوون وەکو ئەوایە قسێکی کوردەواری هەیە ئەڵێ بارێ بڕنە و بنەی دەکەرێ گورگەی خوا ئەگەر ئەم گۆڕانەی ئێستا هەتا ساحەبی عەلی و ساحەبی هوشیار و ساحەبی نازانم جەمال و جەلال و کورە شوزانم فڵانە فیسارەکان بێ ئەشۆ بیلا 50 کورسیشی بهێنایە ئێستا دوێنێ هەر ئەوەیەکە کردوێتی کەواتە ئەوەی کە بایکۆتی کرد دەستی خۆش بێ لە حەقیقەتە ئەگەر بژوتەوەیش کە دروست نەبێ حتا مانی 12 بە هەموو تۆنامانەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکانە ئەبێ بایکۆتکەین بەڕاستی نابێت دەنگ بێن بەم زوو جەردانە بەڕاستی نابێت دەنگ بێنە بە هەڤاڵێک گۆڕمونە کە هەڤاڵتان بێت لە زۆربیان پیاوتر بوو بەڕاستی هەڤاڵی پارێزگای سلێمانی بە هەموو ڕەخنەوە کە لێمان هەیە لە زۆربیان شەریفتر و پیاوتر بوو ئەوە باش بیزانن بەڵام ئەبێت ئەمانە تەمێ بکەن بەڕاستی ئەبێ خەڵک بایکۆتیان کە ئەبێ ڕسوایان کە نابێت دابریشی ئای وەڵا بایکۆتکەی تەنگەی بێت دەرم بەم بەرچی کاکە کاک عومەر فەرقی تۆ هین چییە فەرقی تۆ نازانم نێشێوان بازێن شوێنی شەواتێت لە تۆ عاقڵترە لە تۆ هۆشمەندترە لە تۆ باشتیشە کاکە فەرقیشی ئەندام پەرلەمانەکانی ئێوە هی گۆڕان لەگەڵ ئومێد خۆشنا و هێمنە هەرانە فەرقیشە کاکە چ جیاوازیەکتان هەیە هەردانە نیشتون ئاوە هەردەست بەرز ناکەنەوە هەر موچەوە ناگرن چ فەرقێکتان هەیە کاکەژیان فەرموو جیاوازیەکانی ئەندام پەرلەمانەکانی گۆڕان لەگەڵ هەیەکێتیان لەگەڵی پارتیا فەرموو چییە من بۆ دەنگی بدەمێ زەحمەت دەبێ بە ئەم 12 باید چل بواە هەر ئەمەتان ناکرد بۆ بنەماڵی بازانی من بۆ دەنگی پێ بدەم بەڕاستی دەنگی پێ نادەم من بەداخەوەم بەڕاستی کە گۆڕانی گردەکە ئاوای کرد لە مێژووی ئێمە
مێژووی 10 ساڵ لە زەحمەتی لە کوێرەوەری لە خەڵک لە زیندان لە تێهەڵدان لە سوکایەتی لە سەدان هەزار ئینسان کە لەو کۆمەلگایە ئومێدی بە گۆڕان و بەنەوشوە مستەفا و بەرنامەکەی بەستە بووم بەڵام بەداخەوە ئەمانە لە نایە بلوتێکیان شکان بەڕاستی جێگەی داخ بۆیە من لێرەوە داوا لە هەموو گۆڕان خوازانەکەم لە هەموو ئەو گۆڕان خوازە شەریفاناکەم کە بەڕاستی لەگەڵ بەرنامەکەی نەوشوە مستەفایان کە لەگەڵ بزوتەوەی گۆڕانان نەک ئەم گۆڕانی گردە هەوڵ بدەن کە لە یەک نزیک ببنەوە هەوڵ بن شتێ دروستکەن بۆ خۆتان من بڕوان بەوە نیە ئەمانە چاک بن لە حەقیقەتە ئەمەی پرۆپارتی هەیە و خەڵکی تر زۆر هەن ئەوانە بەڕاستی بەڵام من بڕوام نییە بەوەی کە ئەم گۆڕانی گردە بەڕاستی واز لەو مۆزوعانە بێن و بچن بۆ نمونە کۆنفرانسە نازانم کۆنگرێ چیە بیکەن و بتوان ڕابەتی تازە هەڵبژێن و کۆمەڵێک شەوق باتەوە بەخۆی بەڕاستی من عەقڵم نایبڕێ یعنی بە کوتوو کرمانجی من ناومێد بووم لە گردەکەی زەرگەتە من ناومێدم لە چیا و نمای نەوشوە مستەفا من ناومێدم لە عومەری سەی عەلی کاکە من ناومێدم لە سەلانی گۆڕان کاکە گیان بڕواتان هەبێ لە نووسینێک کاوتومە عەزیزان باوەڕتان هەبێ ئەگەر لە شوام سەفان نەبوایە کونام کەل لە سەرەی ئارام ئەحمەد بەقەی دوو کەللا بێ چۆن دوای عومەری سەی عەلی مشەی سەی قادر و ئەماناکەون کاکە بۆ من گێنم بۆ من کاکە عەقڵم لە مێشکانیە کرۆ لە شوام سەفا بوو من دوای کەوتم و پشتیوانیم لێ کردوم 10 ساڵ خزمەتم کرد بۆی گۆڕانکاری بکە نەگەوەی کە لە شوام سەفا لەسەر و ڕەخنەوە بێن نا کە لەسەر و ڕەخنەوە نییە بەڵام بە پیا و مەزانی لانیکەم بەڵام ئەمانەی ئێستان ئەوانە هیچ نین تا ئینسان بەڕاستی حسابی بەنە سەرکە کاکە چیتان لێکم فرمو وەرە مامۆستا جەمال تۆ چی پێ زەحمەت نەبیدی مامۆستا جەمال وەرە سیمینارێکم بۆکە کاکە وەرە باسی فکرم بۆکە وەرە باسی ئایدۆلۆژیان بۆکە وەرە باسی معریفەم بۆکە باشە عومەری سەی عەلی خەیار ئەوەی کە حەمەی حاجی مەحموود خوا لەگەی خیارە لێکی ناکاتەوە لە تەلەڤیزیۆنەکەیەوە کاکە کا عومەر وەرە قسە 2 دقیقە قسەم بۆ بزانم ئەزانی قسە بکەیت وەرە یەک وتارم بۆ بنووسە بزانم ئەزانی وەرە بزانم ئاگاداری قوتابخانە فەلسەفەکانی دنیای وەرە بزانم ئاگاداری معریفەی تۆ چیت پێیە کاکە جێن مصطفى سەی قادر تۆ بۆ شاخوداخەوە هەر لەگەڵ کەراسێکسی کردووە چی دەوێت لە گیانی ئێمە ئێستا کاکە چی دەوێت بەڕاستی چی پێیە تۆ زەحمەت نەبێ کوا دەست و قەڵەمەکە کوا فکرەکە کوا معریفە کوا عەقڵ و منطقە دەوەرەوەکو ئارام ئەحمەد سەعاتی ئاوا قسە بکە دەیەگەر ڕاستەکەیت بزانم ئەتوانی وەرە بزانم ئەتوانی ئەم دنیاە چ خەبەرە وەرە بزانم تۆ ئاگاداری مێژووی کورد نە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نە بزانم شارەزای مێژووی بەشەریەتی شارەزای هیچ نین ئێوە نەخوێنەوارن کاکە ئێوە کۆمەڵێک تێ هەڵدراو بوون بۆ شاخ و داخەوە دوای هاتوتە خوارەوە بوون بە کەڵەگا بە پارەی دزی و تاڵانی کاکە ژیان دوو خانووی مستەفان بینیوە یەکی بای $1 ملیۆن بێ لە سلێمانی بۆ شارەزایتان بەسە چیتان ئەوێتە کاکە چیتان پێ ئێوە بۆ کۆمەلگای ئێمە کاکە چیتان پێ فەرموو ئاواتی شێخ جەناب لە سەعات 6 ئێوارەوە حتا بەیانی تۆ سەرخۆشی کاگەڵی شێخ جەناب تۆ چی دەوێت کاکە گیان تێرە نەخوارد بەسی نییە هەموو پارەیە کاکە چییە تر بەسی نییە بەڕاستی بۆچی دانانیشن بۆ خۆتەن کاکە چیتانێ تاکەی ئێوە ئەجزن و تاڵانیەکەن بۆ پارە ئەماکەن آخر مصطفى سەی قادر ملیێڕەی بامەیە چی دێ هەموو پارەیە بۆچێ کاکە خۆ بە ناموسم بەشی یەک کەباب گۆشتی پێوە نیە بەشی یەک کەباب ئەم هەموو پارەیە بۆچێ تۆ تێر ناخۆی کاکە تێر ناخۆی تۆ کاکەیت بەسی نییە بەڕاستی بۆ خۆ بەستە بۆ ژنی بەستە بۆ کشی بەستە بۆ کوڕی بەستە کورە بۆ حەوت پشتی بەستە کاکە کورە بۆ حەوتنەوەی داهاتوشی بەستە کاکە جێ ئیتر بۆ ئەم بزوتێتەن ئاوا لێ کرد کردتان بەنەوەکەی بنەوەڵی بازانێ بۆچی واتان لێکرد بەڕاستی بۆچی ئێوە ڕەنجی هەمومانتان فرۆش کاکە چۆن لە ئێوە خۆش بین چۆن قسەتان پێ نەڵێم چۆن بێحرمەتیان پێ نەکەم چۆن هەموو شتێک بەرامبەر بە ئێوە نەکەم بەڕاستی چۆن لێتان خۆشم بە لەواقع سەفەرێ وشا عەبدوڵڵا بە منیەوە بەڕێزان کاگارام باوەڕ کە تو هەر ئاوا جوانی کاگارام یعنی ئارام لە ئاوا بۆ خۆی پشتیوانی گۆڕان کا وەکو ئێستا بۆ نمونە ئێستام گۆڕانە ئەمەی نەکردووە ئەگەر من بموتەیە کاکە کارێکی زۆر باش خاڵە ئارام من بەخوار ڕۆحە وشا عەبدوڵڵا ئەوەنە زۆر بوو سەفەرێ بە تەلەفۆن پێوتمی کاگەم تۆ هەر ئاوا جوانی یعنی من ئاوا دابنیشم بڕۆم بۆ کرێکاری بە پاسکی دێکەوە بێمەوە پشتیوانی لەوان بکەم ئاوا جوانم وتم ئەی باشە کاکە هوشیار ئەگەر ئاوایە دەوەرە ساڵێ وەرە شوێنەکەی من لە هۆڵندا با من ساڵی ئەندام پەرلەما بم لە بەغا بزانم ئەهێڵی طبعا نەهێڵی ئەم قسە قۆڕانە بۆ چیەکەن ئێوە کاکە ئێوە زۆر سێرن بەڕاستی زۆر سێرن کاکە ئێوە من لەسەری ناڕۆم بۆیە
حەقی ئەوانە نییە کە ئێستا دوای ئەم گۆڕانی گردەکەوتن بۆ پارە و پۆست چونکە عادەتە وایە کاکە کابرا کە بوو بە جاشە ئیتر تەواو بۆیە ئەو کەسانەیە ئەمڕۆ دیفاع لە گۆڕانی گردەکەیەکەن بڕواتانە بێ یەک کەسیتیان نییە بۆ پارە و بۆ پۆست نەبێت جا ئەگەر بۆ پۆلیسیەک بێ ئەگەر بۆ خانشینیەک بێ ئەگەر بۆ حیمایەک بێ دیفاع لەو گرداکە دیفاع لەو گۆڕانی گرداکە بڕواتە بێ بۆ پارە و بۆ پۆستە بۆشی لەسەر ئەساسی ئەخلاق نییە لەسەر ئەساسی فکر نییە ئێوە لە ماوەی 6 دانەمان و 1 ساڵی ڕابردووە 1 ملیۆنتان بە ئارام ئەحمەددا لەبەرەوەی کە ڕاستیەکانم وت کاکە من بەتەن ئاراعەکانی نوێژراب سەفاوە بووم کاکە من دڵسۆزی ئەم بچووتەوەی گۆڕانە بووم کاکە ئەو هەموو هاوارە بۆیە کردم و بۆیە پەلاماری ئێوە ما بۆیە بچووتەوەی ئاوا ڕسوانە بێ با بە 4 مانگ بەر لە ئێستا وتم گۆڕان مەحکومە بەوەی کەسی حوزێران دووبارە بکاتەوە لە پەیجەکەمان ماوە لە ئەکاونتەکەمان ماوە وتارەکە کاکە خۆ ئەمەی دوێنێ بۆ من تازە نەبوو ئەبێ ئەوە بکە لە دەستوریشە پارتی چیوت گۆڕان ئەبێ ئەوە بکە بەڕاستی ئەبێ ئەوە بکە گۆڕان مەگەر ئەوەیە فریای کەوین نەهێڵین ئەگەر کەس بەجوی کەس ناکە خۆ نازانم ئەگینا دڵنیا بن لەوە لە دەستور نووسینەی دەستوریشە پارتی گۆڵی خۆیەکە ئالم جەماعەتە چونکە بۆچی پارتی یە قاعیدە هەیە بەڕێزان وەزیری ئەچیتە هەولێر یەکسەر ئۆکڕێ شوقە دەهاتێ 50,000 دۆلار هەیەێ ئەو سێنێ نێشێبان بازای قسێکی هەیە ئەڵێ هەموو کەسە سیعری خۆی هەیە تێگەی ئەمە یعنی چی یعنی هەر ئۆکڕێ وڵا سەرانی گردەکە ئەمەنە ئاشقەپارن باوەڕکە بە ئاسانتی شتێک ئەکڕێن فەرموو کاکە ئەمە ڕێباسی حەملانتە پێی کاکە گلەیمان لێ کرد و پەرامارەمان چی دزی بوو بۆ گردەکەی دزی بوو ئەمە دەرباس تێگەیت ئەم دەربازێش کە بینیمان وەزیری کۆچ و کۆچبەران چی دزیوە بەشێکی بۆ خۆی بەشێکی بۆ گردەکەی دزیوە کاعمەر وتوێتی کاک دەرباز پاڕی بۆ پەیان کردوین کەچی ئێوە ئاوای پێڵێن ئێکا ئەمەر گیان پاڕی بۆ پەیان کردووی ئێوەڵا کاکە مامزایش کاتی خۆی وایەوت ئەو ئەندام پەرلەمانەکانمان پاریان بۆ پەیان کردوین مەسئولیش هەرواڵێ تۆش هەماشت ئەڵێ کاکە چی جیاوازێکتانێ کاکەژێنەوە بۆ ئێمە نەمانتوانی پارە پەیاکەن عومەری سەیعەلی بۆ ئێمە ڕقمان لە خانووی جوان و سیارەی جوان و ژنی جوان و پارەی جوانە یا خاوەنی ئەخلاق بووین بۆ دەستمان ناکە و نەمانەتوانی ئاوا بکەین خۆ لە 2009 کە دروست من بەس دژایەتی ئێوەم بکردایە ئینە و شانسەفام کردایە ئێستا ملیۆنێر بووم بۆ شەرەزایید حەد دژایەتی گۆڕان و شانسەفام کردایە لە 2009 بەڵام من بە هەموو وجودمەوە پشتیوانیم لە ئێوە کرد ئێسەیش پشتیوانی لە هەر گۆڕان خوازێکەکەم کە لەسەر ئەساسی بەرنامەکەی کاکنەوشیوان بتوانێت شتێ بە شتێ بکە ئەگەر نا ئیتە هەڵە لە هەرچی ئەحزاب و هەرچی دەسەتاق و گروپێ لەو کوردستانە لەم پەر هەتا ئەو پەڕی لەقنی هەر ئەمیان هەڵە هەمویان یەک داعبان یەک شتن هەمی بۆ پارەیە بەڕاستی گۆڕانەکەی گردەکەت یەکێتیەکەت پارتیەکەت ئیسلامیەکەت کافرەکەت جوولەکەکەت شاسوارەکەت بڕواتانە بێ هەر هەمی بۆ ئەو جیفانی هەرەوەڵا سلوە بۆ خۆی لە بەغا دانیشتوار پارە پێیاکە لەگەر نزاری برای شاسوارە و دەور و دوکان و ئاغایەتی و ڤێلا و ژیانی شاهانە بۆ خۆیان خۆن و تەواو هەڵی واقعەکە متر کاتان ناکوژم ئەوە ڕەکانی من بوو بەرامبەر بە گۆڕانی گردەکە هیوادارم کە هەموو گۆڕان خوازان پشتیان تێ بکەن و هەوڵ بدەن ئەمانە داگرن و تیان هەڵدەن و شتێ بە شتێ بکەن ئەجینا ئەو کۆمەلگایە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە بێت و ڕۆژ بە ڕۆژ مۆرچی بنەماڵی بازاری ئەدرێ لەو کۆمەلگایە بۆ ئاگدایتە خواتان لەگەڵ شێشی خۆش بۆ هەمووتان حرمەتم بۆتان هەیە لە هەر قسەیە کە کردبێتم بە زیمزمی من حرمەتم بۆ ئێوە هەیە بەڵام حرمەتم بۆ گۆڕانی گردەکە نییە بەڕاستی چونکە ئەوانە خیانەتیان کردووە بە مافەکانی ئێمە بە ئاوەت و ئامانجی ئێمە لە پێناوی پارە و پۆستە بەڕاست خواتان لەگەڵ خۆشەویستانم سەرچاوی منات